من ئەزانم هەمووتان خەریکی کاری ئەوەن هەوڵی ئەوە بدەن کە کوردستانمان بە ئاراستەیەکی باشتر و بەهێزتر هەنگاو بنێت و بۆ ئەوەش دەتوانین بەیەکەوە ئەوەی پێمان بکرێ هاوکاری یەکتر بکەین و دڵنیام دەتوانین بەهێز و توانە و بەهرە و بیرۆکەکانی ئێوە ئەم ئاواتەمان بێتە دی. لەو ماوەیەدا من چەندین دیدار و بینینم هەبووە لەگەڵ ئەو گەنجە بەڕێزانەی کە لە چەندین بۆنەدا سەردانیان کردوم و لە نزیکەوە گوێبیستی بیرروبووچوون و گرفتەکانی ئەوانیش بووین. زۆر جێ خوشحاڵی بوو بۆ من کە بینیم زۆرێک لەو گەنجانە توانیویانە بە هەوڵی خۆیان لەسەر پێی خۆیان بوەستێن، چ ئەو خوشکە بەڕێزە ئێزدیەی کە توانیویەتی لە دەستی تیرۆ ڕزگار ببێت و خۆی بتوانێت شوێنێکی شیرینیمەنی دروست بکە، هەم خۆی و خێزان و چەند کەسێکی تریش بەخێو بکە و هەم ئەو کەسەی کە لێرە لە هەولێر توانیویەتی شوێنی بەرگ دروستکردن و یان چەند ئەو گەنجانەیە کە بیرۆکەی تریان هەبووە و توانیویانە بزنس و بازرگانی بچووک بۆ خۆیان دروست بکەن، نەک تەنیا داهاتیان بۆ خۆیان دابین کردووە بەڵکو بۆ خەڵکێکی تریش و توانیویانە چەندین گەنجی تریش بەکار بخەن. بەڕێزان، ئەوانە بازرگانی بچووکیان کردوێتەوە و خەڵکی خۆجیەیان بەکار خستووە کە بە عەقلیەتێکی نوێ و لەسەر بنەمای پشت بەخۆ بەستن و داهێنان ئەم کارانەیان کردووە. لەبەر ئەوەش من ئەمڕۆ لێرەم تاکو سەرەتایەکی نوێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و ئێوە دەست پێ بکەین کە پەیوەندیەک بێت لەسەر بنەمای باشترکردنی دۆخی کوردستان لەلایەک و هێنانە ئارای دەرفەتی ڕاستەقینە بۆ گەنجان لەلایەکی تر. ئەمەش هەڵێکە بۆ زیاتر لە یەک نزیکبوونمان لە یەکتر. دەزانم ئەو ئاستەنگانەی کە لە بەردەم ئێوەن سەختن و هەندێکیان بۆ چەندین نەوەیە لە ئارادان، بەڵام لە هەمان کاتدا دەزانم کە ئەم دەرفەتانەی ئێستاش هەن بە ئاسان نهاتوونەتە دەست. زۆر لە باوک و باپیران و کەس و کارەکانتان بەخۆشمانەوە ژیانی ئاوارەییمان بینیوە، یانیش زۆر کەس ژیانی ژێردەستیان بینیوە و دەزانن کە ئاوارەبوون و دووربوون لە نیشتیمان یان ژیان لە ژێردەستی چەند ناخۆش. خۆشم لە خێزانێک بووم کە بەداخەوە بە حکمی ئەوەی کە هێزانی داگیرکەر و دوژمن دایمەن پەلەماری کوردستانیان داوە لە ژێر مەترسی بۆمبەبارانی فڕۆکەکان و یانیش لە ناخۆشی ژیانی ئاوارەیی داژیاو و هەمیشە پەرۆشی ئەوە بووین ڕۆژێک بگەڕێنەوە بۆ کوردستان، کوردستانێکی ئازادمان هەبێت، خۆمان بتوانین ببین بە خاوەنی وڵاتەکەمان و ئیرادە و بڕیاری خۆمان بەدەست خۆمانەوە بێت. زۆر لە ئێوەمانان لەخوا بەزیاد بێ ئەو بارودۆخەتان نەبینیوە، بەڵام بێگومان لە باوک و باپیران و کەس و کارەکانتان بیستوتانە. من دەزانم لە هەر کوێ بین، لێرە بین یان لە دەرەوە، ئەگەر توانیمان بێ خۆمان بە خوێندن و ئەزمون پەروەردە بکەین، خوێندنی باش دەتوانێت چەند کاریگەری هەبێت لەسەر بیرروبووچوونەکان و لەسەر جۆری ژیانی هاوڵاتیان و بنیادنانی وڵاتێکی تەندروست. ئێوە بەختەوەرن کە ئەو سەختیەتان نەبینیوە، بەڵام هەروەک باسم کرد دڵنیام بیستوتانە بۆ ئەوەی ئەم دەستکەوتانەی هاتوونەتە دی لە دەست نەچن ئەمانەتێکە لەسەر شانی ئێوە کە ئەبێ بە هەموو شێوەیەک ئەم ئەمانەتە بپارێزن. پاراستنی ئەم ئەمانەتە تەنیا بە قسە و بەرگریکردن لە خاڵەکانی
پێشێکی بڵێم پێشمەرگایەتی یان ڕوبەڕووبوونەوەی دژمنەکان ناکرێ. بەرگریکردن لەم ئەزمونە بە بنیادنانی ژێرخانێکی تەندروستی ئابووری و سیاسەتێکی سەقامگیر کۆمەڵگەیەکی تەندروست دەکرێ. ئەمەش ئەو ئەرکەیە کە دەکەوێتە سەرشانیەوە. دەزانم چاوەڕوانیەکانی گەنجان جیاوازن. خۆم مناڵم هەیە و ئارینی کوڕم زۆر جار پێم دەڵێ کە بیرروبووچوونی گەنجان ئێستا جیاوازترە، تمۆحیان زیاترە، بە تەمای وڵاتێکی خۆشتر و گەشە سەندووتر ئاواتیانە ببینن و لەبەر ئەوەش پێویستە هەموو هەوڵێک بدەن بۆ ئەوەی دەرفەتی کار هەلی کار بۆ گەنجان دروست بکەن.